ئەم چالاکیە دەستپێکێکە لە پرۆسەیەکە ئیشەڵا ئەبێتە مای دروستکردنی شارێکی زیرەک لە سەیمانی سمارت سولی وەکو خۆی ناوی ئیڤنتەکە ئەوەیە و بەشێکی زۆری لە بەشداربووان بیرۆکەی خۆیانیان هەیە توانایەکی جیاوازیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان و هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازین پێم وایە هەنگاوێکی باشە. تاقوباتەوەی زۆر گرنگە ئەوەیە کە هەنگاوەکانی داهاتوو لە سێکتەری تەندروستیەوە دەدەچێت بۆ سێکتەرەکانی تر پشتیدان بۆ سێکتەرانی تر چی دەبێت خۆی ئەوە ئەکەوێتە سەر بەشداربووان بەشداربووەکان هەم وەکو خاتونە بەڕێزە پێشکەشی کرد هەندێک بەشداربوو هەیە بیرۆکەی هەیە ئەڵێ من حەز دەکەم ئەم مشکلەیە چارەسەر بێ ئەو بیرۆکەیە تەقدیمەکە بەشداربووی تریش هەیە کە خۆی بڵین توانایەکی هەیە پرۆگرامەرە داهێنەرە ئەتوانێت حەلێک بۆ ئەو کێشەیە بدۆزێتەوە بۆیە پێم وایە ئەمە ڕاستە یەکێک لە مەجالەکان مەجالی تەندروستیە بەڵام لەوانەیە تەجاوز کا بۆ زۆر مەجالی تریش مەجالەکان تریش پێویستە هەموو مەجالێک پێویستی هیچ مەجالێک هەیە کە پێویستی پێشکەوتن نییە بابینە ئەملات و زێبینە بابینە ئەملا یەنەوە بۆ لای جەناب خۆی ئەم پرۆژەی سمارت سولیە بۆیە لە سەیمانیەوە دەست پێکە هاتووە یەکسەر بێن نەخوارێت تا ئەم خاتونەش بۆیە ئەمە بێگومان لە سەیمانیەوە دەست پێکە دەست پێشخەریەکە کە لێرەیە و بەس مەجالی ئەوەش هەیە کە بۆ لە شارەکانی تریش دوای بەکاربێنێت یان بگاتە ئەو شوێنانە پێم وایە ئاسایی کاکە بڕیار پرسیارمان لەسەرەوەیە کە ساڵی 2024 جیاوازی چیە بێت لەگەڵ ساڵی 2023 بۆ موشەخۆران مەسەلەن ئێستا وەفدێک لە بەغدایە سەرنجامی وەفدەکەی گەیشتەوە چی دوای سوات کاتژمێر ئەمە باسەکە کە ئومێدێک هەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقا ئایا چێک فەرمانبەران هاوشێوی 23 سێ مانگ یەکەوتن من هیوادارم کە لە ساڵی 2024 چارەسەرێکی ڕیشەی یەکجاری بدۆزینەوە بۆ کێشەی موچە بۆ ئەوەی لە ساڵی 2024 کێشەیەک نەمێنێ بە ناوی کێشەی موچە چارەسەر بکرێ موازنە پەسەند بکرێ هەموو لایەک پابند بێ بە موازنەکە و من بەخوا ناتوانم هەر قسەکەم برادرێک لێرە هاوارەکە کامێرەمان زەحمەت نەبێ یەک تۆز لەسەر خۆ با قسە بکەین بۆی من هیوادارم دو ساڵی 2024 کێشەکان چارەسەر بن وەفتەکەمان لەوەیە کۆبوونەکانیان بەردەوام بوونە گەشتبینن هیوادارم شتێکی تازە ڕوویاوە لە گفتوگۆکانە وەڵا گفتوگۆکان هەن ئەوە خۆی لە خۆیدا مهمە و ئەوەی کە من بیستومە وەفتەکەمان لەوەیە کۆبوونەکانیان باش بە تا ئێستا سبەینێ ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوەییدا دەستی مامۆسایی ناڕازی ڕایانگەیاند کە سبەینێ بەردەوامی بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانیان دەدەن ئێوە حکوومەت لە چۆن لە هەوڵدا دەبن کە کێشەی مامۆسایان بە زووی چارەسەر بکەن و پرۆسەی خوێندنلانی کەم ئەو ماوەی کە ماوە بتوانرێت قەرەبوو بکرێتەوە یاخود چارەسەر بکرێت بە پێی و میکانیزمانی کە وەزارەتی پەروەردە دیاری دەکات ئێمە لە پەیوەندیە بووینە لەگەڵ مامۆسایانی بەڕێز و تەفاومێشمان هەیە بۆ ناڕەزایەتیەکانیان و حەقی خۆیانە داوای مافی خۆیان بکەن بۆیە ئەوەی کە حکوومەت کردوێتی ئەمڕۆ بڕیارێک دەرچوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە کە بەشێک لە داواکاریەکانی مامۆستانی بەڕێزی تایە وەکو قەرارێک ئەو قەرارە تەوان پێم وایە قەرارێکی دروستە و هیوادارم ئەو قەرارەش ببێتە مای ئەوەی کە ئیتر دەرگای خوێندنگاکانمان بکرێنەوە و چیتر خوێندکاران بێبەش نەبن لە خوێندن وڵای کاکوبات با باسی کەرکووکیش بکەین با باسی کەرکووکیش بکەین کاکوبات بەڵێ بێمەوە ئەملات ماچی کەرکووکی لای فەرمانبەران ڕادێکتانە ناڕوونیەکەیە ببورە فەرمانبەران ئایا ئەم شاندی کە چۆتە بەغدا ڕاتە خەریکی گفتوگۆرە بەڵام ئایا سێ موچەی کۆتایی شاڵی ڕاتەش ئەفەوتێ یا موچە لە مانگەوە دەست پێ کاتەوەی دەمایەکە نابێ بفەوتێ ئێمە هەموو هەوڵەکەین بۆ ئەوەی نەفەوتێچکەنەوە حەقێکی قانونی ئەو موچە خۆرانەیە بۆیە بە هیچ شێوێک نابێ ئەو موچانە بفەوتێ کاکوبات مەسەلەی کەرکووک ئێستا کەشتۆتە قۆناغێکی جیاواز یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەنگاوەکانیان بۆ پێکهێنان چییە گەشتۆتە کوێ چکە کەرکووچەکان ئێستا چاوەڕێ بەڵێ بەتاکید ئێستا دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان و بە تایبەت ئەو دەرەنجامەی کەرکووک پێویستە هەموو لایەنە کوردستانیەکان
کۆ ببنەوە کۆک بن یەک هەڵوێستمان هەبێ یەک بەرنامەمان هەبێ بۆ ئەوەی چیتر نەهێڵین غەدر لە خەڵکی کەرکووک بکرێت هەنگاو نراوە وڵی تر نراوە و ئەبێ بەرداوامیش بێت یەک ئەو مۆزوعی درۆن و موشکبارانکردنی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و بنگەوبارەکانی قوربانان چیتان حکومەتی هەرێمی کوردستان بە پرسیاری دووبیش شاندێک کە ئێستا لە بەغدان 700 ملیاری دیکەیانی بۆ دابەشکردنی موچەیەکیان چۆن چارەسەری پرسیار ئەمە هەمیشە ئیدانەی ئەو هێرشانەکەین کە لەسەر هەرێمی کوردستان هاترێت کامێرەکەی تۆ لێرە ئێمە هەمیشە ئیدانەی ئەو هێرشانە ئەەکەین کە لەسەر هەرێمی کوردستان کرێن چ لە ناو عێراقەوە بێت چ لە دەرەوەی عێراقەوە بێت پێم وایە ئەوە هیچ سوودێک ناگەێنێت بە هیچ کێشەیەک بەڵکو تەنها ئاڵۆزیەکی زیاتر دروستەکە بۆ ئێمە هەمیشە علەنیەن و لە ڕێگای پەیوەندیەکانی خۆشمانەوە بە هەموو لایەکەڵین بێ کۆتایی بەمە بهێنن چکە ئەمە هەم هاوپەیمانەکانمان لێرە میوانن هەم لە هەمان کاتیشە ئاڵۆزی بۆ هاوڵاتیان دروستە بێت قەلەقی بۆ هاوڵاتیان دروستە بێت بۆیە پێم وایە ئەمە ڕێگایەکی دروست نییە دەربارەی موچە ئەمە دیسانەوەی ئەڵێمەوە وەفتەکەمان لە بەقایە و ئیشەڵا بە سەرکەوتووە بن لە دانوستانەکانیان و گفتوگۆکانیان و هەوڵ بەردەوام بن بۆ ئەوەی هەموارێک بکرێ بۆ قانونی موازنە تاکو کێشەی موچە بۆ یەکجار بە یەکجاری چارەسەر بکرێ ئەبێ کۆتایی بەمە بێنین کە ئیتر ئەمە بە پینە ناکرێ هەر جارێکە چین پینەیەک یەکەین وەفتێکە دەچێت دەی شتێک هێنینەوە ئەیە حوسەدەکە هات نەهات ئەمە لەم دڵڕاوکەیە نەجاتمان بێ بە یەکجاری وەفتەکەمان بچێتە ئەوێ بچین کۆتایی بەم پرۆسێ بێنین ڕێککەوتنێکی گشتگیرمان هەبێ لەگەڵ حکوومەتی فەدرالی و ئیتر با 2024 باسی موچە هەر نەکرێت ئێمە خۆمانە پۆستی پارێزگار وەربگرین بە حکمی دەنگەکانی کە هێناومانەوە بەم بە حکمی ئەو مێژوەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی لە کەرکووک بێگومان ئەم هەڵبژاردنەش نەتیجەیەکی بەدەستهێناوە کە ڕێگای داوە ئێمە ئەو غەدرەی کە لە کەرکووک کراوە کە لە کوردەکانی کەرکووک کراوە ئیتر بوەستێنرێت و هەڵبوەشێنرێتەوە ئێمە حازرین پێم وایە هەموو لایەنە سیاسیەکان ئەڵێن حازرن ئینشەڵا وا بێت حازر